ئوکرانیا و هەروەها هەواڵی نێوخۆی ئەمریکا وەک هەوڵی کۆماریەکان بۆ هەڵوەشاندنەوەی یاسایی لە باربردنی منداڵ لە ئەمریکا. جبلی وانجی ام بحثا روشان هایا شنگاله لعراق دکن و رونی ددن سر مجارا ترکیه کو بویا پناگه که جبو گلک کارسازین روسی کو به ویزا در باسی ترکیه دبن. دموکرات ولایت اوهایو کنگرسمان دموکرات تیم راین با جارد هم کاندید کرد جبو کرسی سیناتوی امریکی که جهیل سیناتور کوماری خاننشین راب پورتمان و هاتیه والا کرن راین که شواسه شمه به حسانی دهل بجارتن سرطایی ده به سرکت دبه کل ولایتا که سروکی بره دونالد ترامپ دو جاران به فرق 8 خالان به سرکت بو به سرکوه اوهایو که دمک ولایتا که پیشنگ بو نها کوماریه جه راین را دجواریه که در دخه پیش که دما پیش برکه هلبجارتنان ده خواه جه باسک پیشوروی پارتیا خواه دور خستیه شوا سیشمه لسنسیناتی و لسر چیکرنا پیشسازین اوهایو لسرانسری جیهانی اخافتنک پیشکش کرو هر وها جه امریکیان خواست که جه خواه پارچبونین پارتیتی در باس بکن. هێرشێکی موشکی رووسیا وێستگەی کارەبای شاری لفیفی ڕۆژاوای ئوکرانیایی کردە ئامانج. هێرشەکە شەوی سێشەمە ڕوویدا و سەرۆکی شارەوانی شارەکە ڕایگەیاندووە کە سێ وێستگەی کارەبایی بەهۆی هێرشەکەوە لە ناوچوون و کەسێکیش بریندار بووە. لفیف بووەتە پەناگەیەک بۆ ئەوانەی لە بەرەی پێشەوەی شەڕ لە ڕۆژهەڵاتی ئوکرانیا هەڵدێن و دوایین هێرشی گەورەش بۆ سەر ئەم شارە هەژدەی ئەم مانگە بوو کە تێیدا بەلایەنی کەم 7 کەس کوژران. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. بەڵێ ساڵح وەک دەزانی هەواڵەکانی شەڕی ئۆکرانیا وەک خۆی گەرم و گوڕە و هێرشەکانیش بەردەوامە بەڵام ئەوەی کە جێگای سەرنجە ئەوەیە کە سەرەڕای هێرشەکان بۆ سەر شارەکانی ئۆکرانیا ئەمریکا تاوتوی ئەوەی کردووە کە باڵوێز و دەفتەرەکان و شوێنە دیپلۆماسیەکانی لەو وڵاتەدا بکاتەوە. بەڵێ ئەمریکا دەوان دەمێ داویدا باوەکی ڕژدیتر دەرباسی وێ بەژن وی وڵاتی دەبە و سەرۆک جۆ بایدن ژێ چوو بۆ ئەلاباما ژ بۆ ینی ئەم ببێژن ئەو موشکێن دژی تانکان کۆ دشینن ji بۆ ئوکراینایە. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ڕۆژا سێشەمێ چوو ئەلاباما ji بۆ سەردانا بنگەها لاکهید مارتن یا کۆ موشکێن جاڤین لین یەن دژی تانکان چێ دکە ئەمریکا بەرێ دۆرە 7,000 موشکێن جاڤلین ji ئوکراینارە دابین کریە. ریوبریا بایدن دبیجه و دورا 5,500 موشک دوان دو مهن ایریشای اوکراینای دا دانه اوکراینای. سروک امریکا جو بایدن سردان کارگاه لوکیت مارتن یا درست کردن سیستم موشک جاولین اندیجی تانکان لولایت آلاباما کرد. سروک بایدن پس کارمندان کمپانی دا و گفت از هاتی مویر دا بجموات سپاس. هون در فتح ددن اوکراینیان بروانی جوالات خوب کن. تو در فتح دده اوکراینیان بروانی جوالات خوب کن و گلک جاران هوا لشکر روسیا خاپاندیه بشک مزنی وی شری و تگدان استراتیجیا نسرکفتیا روسیا بو پشتوانی امریکا و حوالبند نوی ودگره. امریکا به کردار 7,000 موشک جاولین لسردم ریوبریا نها و سردم ریوبریا بریا سروک دانالد ترامپی پیشکشی اوکراینا کرینه. پروگرام اولهیا نفنتوی یا سر بناوند لیکولین استراتیجی دبیجت ریوبریا بایدنی 5,500 موشک هر جدم دست پیکرد ناهیرش روسیا جبری نزیکی 2 ماهان هنارتینه. لداویا مهابوری سروک بایدنی هر وسا داخواز جه کنگرس امریکا کربو پیش نیازا بردست کرنا 33 میلیارد دلاران وکو آلیکاری کازدتر بو اوکراینا پسند بکن. لدما چه نیشانن بداوی هاتنا وی شری خویانا کن. It's critical this funding gets approved and approved as quickly as possible.
گرنگ آلیکاری بزوترین دم بیتا پسند کرن. هون دزانن جبری شر اوکراینا من برسوا امریکا دیار کربو. من گوت ام هزین امریکی در باسی اوکراینا ناکین. لی ام دی آلیکاریا لشکریا بهز پیشکش بکین. او جیهانا روژ آوا دجی هریش روسیا یک بخین. سروکا جواتانو نرین امریکا پشتی وگران جسردانا اوکراینا قانون بناو براوانی ج دیموکراسی یا سال 2022 امضا کرد. او جاوره دیتا کرن سروک امضا بکد دا بکفته کاری. اف قانونه یا سالین شر دوی یه جیهانه بو که رددتا امریکا آلاوین لشکری بکره بتا اوکراینا. مزانیاری پیدا کرن و ام هایداری روشال سر عردی بون. ربراتیا جیریا گل اوکراینیا جه سر بلندیه یا. ام آماده اینه یاسای به جه بگیم بو پیشکش کرنا آلیکاریان. براستی و نه آلیکاریه، لیه و هاریکاریه گازده درد برخودان بو دیموکراسی دا. پیشنیاز سروک بایدن یا 3 میلیارد دلار زیاده تر دی پیدوین اوکراینا بودم 5 مهم بید برهف بکد. پیشگیری دیپلماسی و یا لشکری یا وی داویه لدمه که دید کار بدستین امریکا و یان روش آوا باور دکن. سروک روسیا ولادیمیر پوتین دی شر دیجی اوکراینا بفرمی لنهی و مهراب گهیند که هفدم دیگل جشنا سرکفتنا هزین سوویتا بری بسر المانیا نازی دی شر دوی جهان دا. خالد فتاح دنگ امریکا. بۆ زانیاری زۆرتر لەسەر دوایین هەواڵەکانی شەڕی ئۆکرانیا دەڕێنە لای هاوکارمان بەڵێن ساڵح کە ڕاستەوخۆ لەگەڵمان ببوورە بەفرا و گوێم لە پرسیارەکەت نەبوو بمبەخشە ئێستا بەڵێن گوێن لێمە ئێستا بەڵێ بەڵێن دەمەوێ سەرەتا بۆ پرسیارەوە دەست پێ بکەم بزانم کە ئایا پشتیوانیەکانی ئەمریکا بۆ ئوکرانیا هەر تەنها ڕەهەندی لەشکری و سەربازی هەیە یان یارمەتەکانی دیکەش دەگرێتەوە؟ بێگومان بەفرا و بێجگە لەو پشتیوانە لەشکریە کە ئەمریکا دابینی دەکا بۆ شەڕی ئۆکرانیا و پشتیوانی لە گەلی ئۆکرانیا و لە حکوومەتی ئۆکرانیا ئەلبەتە ڕەهەندی سیاسی تایبەتی خۆشی هەیە هەر لە ماوەی ڕابردوودا دەبینین چۆن دۆسەی ئۆکرانیا باڵی کێشاوە بەسەر دیپلۆماسیەتی ئەمریکادا یا ئەوەی کە پێی دەگوترێ سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە هەوڵێکی چڕدایە بۆ کۆکردنەوەی وڵاتان تا پشتیوانی لە ئۆکرانیا و گەلی ئۆکرانیا و حکوومەتی ئۆکرانیا بکەن و ببنە خاوەنی جۆرە سیاسەتێکی نوێ کە ڕێگر بێت لە هەموو پێشەلکاریەکانی ڤلادیمیر پوتین دەیکا هەروەها هەوڵدانیشە بۆ چارەسەرکردنی قەیرانی پەنابەران وەک خۆت دەزانی ینی بە ملیۆنان کەس لە خەڵکی ئۆکرانیا ڕویان کردوتە وڵاتانی دراوسێ بە ملیۆنانیش لە ناو ئۆکرانیادا ئاوارە بوون هەر بۆیە هەموو هەوڵە دیپلۆماسیەکانی ئەمریکا لە ئێستادا چڕکراوەتەوە بۆ ئەو جۆرە پشتیوانیە سیاسیە و هێنانە ئەوەی کە وڵاتان بێنێتە ڕیزەوە تا بە سیاسەتەکانی خۆیاندا بچنەوە و خاوەنی بەرنامەی نوێ بن و نار ئەوەندا تەنانەت بە پەیوەندیەکانیشیان باشە وەک لە راپۆرتەکەدا گوێمان لێبوو ڤڵادیمیر پوتین ڕۆژی نۆی ئەم مانگە ڕاگەندراوی تایبەتی ئەبێ لەسەر شەڕی ئۆکرانیا دەمەوێت بزانم چاوەڕوانی چی دەکرێت لە ڕاگەنەکەی پوتیندا بەفراو لە بیرمان نەچێ ینی زۆرێک لە شیکەرەوە ئاماژە بەوە دەکەن کە ڤلادیمیر پوتین کەسێکە زۆر قورسە بتانی مێشکی بخێنیتەوە چی دەکات یان چی ناکات بەو پێی کە کەسێکی تاگڕەوە ینی هەرگی سیاسەتەکانی ڕوون و ئاشکرانی بەڵام ئەوەی کە بەگشتی لە ناو رووسیاوە لە دەرەوەی رووسیاش ئاماژەی پێدەکرێ شیانێکە کە لەوانەیە ئەو کردە لەشکریە تایبەتە وەکو ڤلادیمیر پوتین خۆی لە سەرەتاوە ناوی نابوو بگۆڕێ بۆ شەڕێکی سەرتاسەری لەگەڵ ئۆکرانیادا ئەلبەتە ئەمەیان سیناریۆیەکی قورسە ئەگەر پوتین شتێکی لەو بابەتە بکە چونکە ڕێگ ئەوە نیشانەدا کە چوونە ناو ئۆکرانیاوە شتێک نەبووە بە بەرنامە و بە پلان بێ یەکێ لە ئەگەرەکانی تر ئەوەیە کە بارێکی تایبەتی ئابووری ڕابگەیەنێ واناو بنرێ بۆ نمونە ئابووری شەڕ یاخو ئابووری لە سەروەختە قورسەکانی رووسیادا بەهۆی ئەو سزا ئابوووریانەی کە سەپێنراوە نەتە سەری وە کێشە و گرفتی هەم ئابووری و هەم دارایی بۆ رووسیا
دروست کردووە یەکێ لە ئەگەرەکانی تر ئەوەیە کە لە ڕۆژی نۆی مانجی پێنجدا پوتن ڕای بگەێنێ ئەوەیە بە سەربازکردنی کۆمەڵگەی رووسیا بەڵام کرملن هەر ئێستا بە پێی هەواڵێکە کە بڵاو بۆ کرملن بە تەواوەتی نکۆڵی لەوە دەکا بەفراو خاڵێکەکەی زۆر گرنگ هەیە کە پێویستە باسی بکەین لێرەدا هەموو ساڵێک ڕۆژی نوێی مانجی پێنج کە سەرکەوتنی بڵین ئەو وڵاتە پیشانەدا بەسەر نازیەکانی ئەڵمانیادا هەموو ساڵێک لەوە تای پوتن لە دەسەڵاتە بۆتە ڕۆژێک بۆ نیشاندانی هێز و دەسەڵاتی پوتن هەروەها چاوسورکردنەوە و چاوترساندنی ئۆپۆزیسیۆنەکانی رووسیا باشە بەڵێن وەک دوایین پرسیار ئەگەر بکرێت زۆر بە کورتی وەڵام بیتەوە دەمەوێت بزانم هەتاوەکو ئیستەش پرسیارە سەرەکیەکە ئەوەیە کە ئەم قەیرانە لەشکریەی سەدەی 21 ئوروپا بەڕای تۆ چۆن کۆتایی پێدێ؟ نازانین چۆن کۆتایی پێدێ بەڵام سێ پەرسەندنی گرنگ هەبوون لەم هەفتەیە ڕابردوودا بە تایبەتی یەکێکیان کۆبوونەوەکەی وەزیری بەرگری ئەمریکا بوو لە ئەڵمانیا لەگەڵ 40 وڵاتدا و بڕیاردان بۆ پشتیوانی زیاتری لەشکر و گەلی ئۆکرانیا دووهەمیان بۆ نمونە لێدوانەکە سێرگێ لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا بوو سەبارەت بە ئەگەری هەڵایسانی سێەم شەڕی جیهانی لێدوانێکی هەر لە هەفتەی ڕابردوودا بوو ژەنەراڵی ئەمریکایی مایک میلەر ئاماژەی بەوە کرد کە ئەگەر بێت و ڤلادیمیر پوتین بەبێ سزا لەم قەیرانەی دروستی کردووە دەرباز بێ ئەوە هەموو سیستمی جیهان بەرەو داڕمان دەڕوات زۆر باشە زۆر سپاس بەڵێن بۆ ئەوەی کە لەگەڵماندا بووی سپاس دەکەم برینک کۆمپانیەکە لە سیاتلا ویلایەتە واشنگتنەیە کۆ درۆنên تایبەت çêdike ji bo alîkariya hêzên leşkeriyên Ukraynî ew dron têne bikaranîn ji bo erkên vekolîn û rizgarkirinê û dikarin bibin çav li ezmên li cihên ku şandina kesan gelekî xeternak be. Agahiyên bêhtir di vê raportê de. Blake Reznick 22 salî damezraner û CEOyê kompanya Brink li eyaleta Seattle di meha Adarê de bixwe firiya Polonyayê û 10 dron biriya Ukraynayê da ku dagirkirina Rusyayê ravestîne. Kompanya wî yek ji wan kompaniyan e ku kel û pelên leşkerî dişînin Ukraynayê di şerê vê ya li dijî Rusyayê de. Bihaya her yek dron $15,000 e û Reznick bixwe jî perwerdehiya bikaranîna dronan daye. Dronên me yên ku îro li Ukraynayê ne erkên wan yên dualî hene ya yekê lêgerîn û rizgarkirinên giştî ne tiştên ku em li ser de axiftin firînên li ser avahiyan ku li kesên rizgarbûyî digerin û hewl didin ji bo ku bizanin avahî piştî bombekirinê dê hilweşiyên her wiha bû diyarkirina ciyê hêzên Rusya têm bikaranîn. Dronan ji bo alîkariya tîmên rizgarkirinê bo kesên dilgirtî û di dema êrişên çekan li Amerîka hatine dîzaynkirin û bikaranîna wan de GPS an ku cih diyarkirin nepêwîst e. Em dikarin derbasî tiştan bibîn, dikarin dûr bifirîn û GPS pêwîst nake û ev e biwata hindê tê ku li cihên GPS kar neke wekû avahiyên cimên tû em dikarin kar bikin. Ev firoka dron li ser ramana telefona destî ye û eger hin nizîkî gumanbarekê yan jî birîndarekê bibin tu dikarî peywendiyê pê rabikî û digel bavî bizanî rewş çi ye. Dronên kompanî her wiha di tarî de kar dike heta dikare paceyan bişkîne ku bikeve hundirê avahiyan. This is the glass breaker. Ev şûşeşkê nere dawiya wê tingistine sereka bersivder heye li dema bi şûşeyê dikeve dişkîne û ev rê dide me derbasî avahiyan bibin. Eger ne em dê naçar bîn bixwe biçînet navda. Ev bi sanahî tê girêdan û bi çerkeyan derbas dibe. Reznick 17 saliyê xwe de dest pê dîzaynkirina ev dronên bê hempa dike. Di sala 2021 de projeyên wê ji pitirê $25 milyon digire. Ji bo vî alîkariya Ukrayna û diyarîdayîna dronan biryarekî hesan bûye ji xwe Reznick bi eslê xwe Ukraynî ye. Ez dibînim ku berevaniya Ukrayniyan ji welatê xwe bi şêweke moralî wiha ye ku nayê bawerkirin û ez bawer dikem ku ev şerekî herî reş û spiyê ku min di jiyana xwe da dîtiye û bu zanîn ev buwarek e ku teknolojiya dikare alîkariyê bike. Min hez bi handanekî mezin kir ji bo ku hewl bidem ev pêk were.
کمپانیا برینگ پلانا دیاری داینا بیتر درونان دکه بو لشکری اوکراینایی رزنیک جوخه دست بی دانستانه به وزارت بروانی اوکراینایی کریه. روکن اشک واشنگتن. سناتۆری ئەمریکایی ئەلیزابێت وارین ڕۆژی سێشەمە گوتی کۆماریەکان چەندین دەیە پیلان بۆ هەڵوەشانەوەی یاسای ڕۆڤی دەگێڕن. وارن لە گفتوگۆیەکدا بە پەیامنێری سکای نیوزی بریتانی گوت ئەوان لەوێ پلانیان داناوە و دادوەرەکانی دادگای باڵایان بە شێوەیەک چنیوە بۆ ئەوەی بتوانن زۆرینەی دەنگیان هەبێ بۆ ئەوەی ئەم کارە بکەن، شتێکە زۆرینەی خەڵکی ئەمریکا لەگەڵیدا نیەن. نزیکەی 1000 کەس لە واشنگتۆن دیسی لە بەردەم دادگای باڵا کۆبوونەوە کە زۆرینەیان خوازیاری پشتیوانی حکوومەتی ئەمریکا بوون بۆ بەردەوامی مافی لەباربردنی مناڵ کە 50 ساڵ پێشستا لە ئەمریکا وەک یاسا پەسەند کراو لە ئیستادا کۆماریەکان دەیانەوێ لە زۆرینەی ویلایەتەکان یاسای لەباربردنی مناڵ هەڵبوەشێنەوە. ئالیگرین مافên ji berxwebirnê li derveyî dadgeha bilind a Amerîkayê li Washingtona paytext kom bûn piştî çend demijmêran ji belavbûna reşnivîseke dadgehê li dor ihtimala ji navbirina mafê ji berxwebirnê li gor reşnivîsa ku polîtîko belav kir dibe ku dadgeh biryara Roe v. Wade ya sala 1973 ku mafên ji berxwebirnê diparêze ji nav bibe. Bi sadan çalakvan alîgirên dijî kurtacê an ku ji berxwebirin zarokan, roja duşembe li berderê dadgeha bilind ya Amerîka kom bûn. Çend demjimêran piştî derçûna reşnivîsekê ji dadgehê ku amaje bi wê diket ku çêdbît mafên ji berxwebirin zarokan nehêlin. Li gor wê reşnivîsê bahrapiteriya boçûnan ji ajansan û çeyan ya polîtîk û ve bi dest ketîne. Ku dadgeha bilind ya Amerîka xwe amade diket bi helweşandina yasa mêjûya sala 1973 یا کو جلای روی وی وید و هات بود درست کردن کو مافی دتش برخوبرنا زاروکان لامریکا له هر دو آلین آواهی هر دو گروپین دش و دیگل برخوبرنا زاروکان به هفر راوستیابون هر دو گروپان درشم اونویسینن خو لبردر درجکن دادگاه بلند یا امریکا را کربون دیگل هجمارک آکیم یا پولیسان کو جلوبرگن فرمی لبربون کو ریل خو پیشان درانده گردن به چنه جور داکو به سرداگردن چه نبید. Ez giriyam û piçek qiriyam ji hevala xwe re em bi sedema rewşa civakê pir xemgîn û bêhêvî bûn ji ber ku dibe ku ev yek jî çê bibe. Rastî min hizir nekir ew hinde bi ceger bin û bigehin vê astê. Min hizir kir ew ê tenê babeta Roe v. Wade bînin û bibin lê min nezanî ew ê bi temamî qedexe bikin. Min nezanî dê hinde dîr çît ev babete. Ev yek nîşan dide çend giring e em rêk bin û xelk bêdeng nebe. Em bêdeng naçîn. Em dê diravî komtîn daharîkariya fonên berbirina zaroka bikin. Ya ku daharîkariya xelkên li wîlayetên komarparêz û demokratan bikin. Da ku kirtac bikin û em dê wan kesa fêrkîn çawa ew bi xwe kirtac bikin û gelek ya silamet e. Divê herkes bizane ku li seranserê cîhanê hêzekî mehfezekar mezin dibe. Ger mafên me li vir were bin pêkirin, divê xelk anha ji bo mafên xwe berxwe bidin, beriya ku rewşa me wekî welatên din dibe. هەر لەم بارەیەوە پیاوێک کە دەڵێ دژی لە باربردنی منداڵە ڕۆژی سێشەمە لە دوای سەرکەوتن بەسەر باڵاخانەی سێلسفۆرستا کە بەرزیەکەی 326 مترە لە سان فرانسیسکۆیە دەستگیر کرا. مایسۆن دیسچامپس کە کاتژمێر 9:30 بەیانی دەستی کرد بە سەرکەوتن بەسەر ئەو باڵاخانە بەرزەدا گوتی ئەو شاخەوانێکی بەردینە کە بەم دوایانە دەستی کردووە بە سەرکەوتن بەسەر باڵاخانە بەرزەکاندا و ئیستەژ ئەم کارەی وەک ناڕەزایی دەربڕینێ کردووە لە دژی مافی لە باربردنی منداڵ. پۆلیسی سان فرانسیسکۆ و بەرپرسانی ئاگرکوژێنەوەی ئەو ناوچەیە خەڵکیان ئاگادار کردووەتەوە کە لە باڵاخانەکە خۆیان بە دوور بگرن. بەرپرسێکی عێراقê got wan kontrolkirina xwe berfirehtir kir li navçeya Şengalê Bakurê Iraqê piştî pevçûnên di navbera artêşa Iraqê û yekîneyên berxwedana Şengalê ye beşê
که بون سدما روا به هزاران کس جیگر سروک کمانداریا اپراسیونان یا هفوش جنرال عبدالامیر الشمری گوت که وان یاسو اولهی سپاندیه همی ری وکرنه و تزیان نگیهاندنه نگیشتنه سیویلان یانجی بنگهین سیویل ارتش عراق روجا دوشنبه داخویانه که دا گوته بو که مبستا اپراسیونان وان او بو جناورنا خالین و کولین یه بشه که ریگر بون لپیش وگرا خلک شنگال بو مالین خواو هر وها اول دجی دستلاتداریا دولت عراقی بون یه بشه جه سال 2014 و پرانیا شنگال کنترل دکه وان به آلیکاریا پگکه گروپا داعش جوی نافچه درخست. بەرپرسانی ناوخۆ و سوپای عێراق دەڵێن لە نێوەندی شەڕ و پێکدادانێکی قورسی نێوان هێزەکانی عێراق و هێزێکی نزیک لە پەکەکەوە لە سنووری شنگاڵ هەزاران هاووڵاتی لە سنوورەکە هەڵاتوون. بەرپرسەکان وتیان بەلایەنی کەمەوە 3000 هاووڵاتی لە شنگال و لە ناوچەکانی دەوروبەری هەڵهاتوون. ڕۆژی دووشەمە شەڕ و پێکدادانەکانی نێوان هێزەکانی عێراق و چەکدارانی یەبەشەی نزیک لە پەکەکە زیادی کردووە و زۆرێک لە هاووڵاتیان ناوچەکەیان بەجێهێشتووە. زۆرێک لە ئاوارە ئیزەدیەکان کە لە ساڵی 2014دا بەهۆی هێرشە کوشندەکانی ڕێکخراوی داعشەوە ئاوارەبوون و چەند ساڵێکی کەمە گەڕاونەتەوە بۆ ناوچەکەی خۆیان. ڕۆژی یەکشەمە هێزەکانی عێراق ئۆپراسیۆنێکیان دەستپێکرد بۆ پاکردنەوەی ناوچەکە لە هێزەکانی یەبەشە. ڕۆژی دووشەمەش شەڕەکە بۆ ناوچەکانی دیکەی سنووری شنگال پەرەیسند. شبو اگاهیم بهتر و شیروکرنا لدور و مجارین ها افکار من دخیل شمو به من رای دم باش دخیل تو دبیجی اففشون چما دوی دمیده دبن و بریوان لکویه لگورا خلکی ام دقلت آخبن لهرمی و لگورا هندک شارع زاین کن آگادای روشا عراقی و یا هرمی نجی بحثی هندی دیکن کو مثلا که ریکتنه کردنی برا حکمتا ترکی و حکمتا عراقی ده تدی بری چندکی او ایریشا ترکیه له هرم کوردستان عراقی دست پیکرنها او بدنگ بویا دهات گوتن کو ترکیه دخوازه ایریش شنگالی جی بکه لديار بلانك وصا يعني تركان عراقيان خواستي اگر او هيزن كو بسر بككينا لهرمي بمينن او ايريشي بكن ديار لغور غوتنا خلكي هرمي لغور ارچندا او تشتنها بفرمينا هاتي راغا هذا نرجع على تركيا ما نرجع على عراقيان فالذي سان خلك فينادي بيجن كو مثلا عراق رازي بويا يعني لشكري خو بشينان لشكري خو لورب وكود بيجن كاركي بك لديجي هيزن يعني يكين برخدانا شنغالي بشي كو هنا خالي هاتنو تشوني بشكلين وانا جناب بن افخال زلال بو داخل ام تزانك بيتري يا بشي اللي دري يعني قال لك جروب لشنغالي نافشه شنغالي هنا اري يعني ارتش عراقي شري او دن دكا ناكا يعني روشوان شواي ناخر شرط عاليه ناكا بالتني يا بشينا يكين برخدانا شنغالينا اوين كو ادبيجن كو سرب باكينا وان سرب باكينا يعني باكيكي ام دا مزراندنا لغورا بيامي وخوندي كو 2014 لي وان هيزك هيا وان نافندك هيا دبيجني هيزا اسايشي او د باجار شنغالي دايا او برزامنديه حكمتا عراقي بشتي ريكتنا تدي مها دهي مها ده 2020 لسر شنغالي او اسايش الورده معي هيزا اسايشا سرب يبكي ونيزيكي حشد الشعبينا شكون مزان هيزين حشد الشعبي جلورنا لقد تبحثي هيزين لشنغالي بكي جمارك يعني حتى بالناف نه هيزين يعني كوجي خو قرتنا لسر سي اليا دابش بونا لسر بلي اوجي لغور قريدانا وانا سياسي بوان اليان ده حر حال افغان زلال بو دخيل تبخوش خلكي نافچه جي يعني خلكي سيفيل روشاوان دو درباري ده چاوي ام دزان 2014 ده خلكي شنغال تفدا جبر جروبا تروریست داعش رفيان جارك دن هولدان دوان سالين داويدا وگرن جوارن كانها افيك روشاوان چاوا خراب دكه او برسا هري مزنا خلكيه او خما هري مزنا خلكيه يعني انجام شردا كو جبركو او هيزناف وكو ديبيجناف سيفيل عندنا قندادنا ده للسنونينا شر للسنوني ودوغري وانشي ودناف خلكي ده خلق قالك ترسيانا وجا انجام بهزاران خلق الرافيان والنهاجي درافن وباوريا وانجي التنيا كو يعني نها شر تنيا بدو رجا اراميها اللي
دیسان وان باورینە و ئەو ڕەوشێ بەردەوام بە دیسان باوەڕ دکن و دیسان هەر وەختێکیا بەوەی شەرچێ بە و بە ئەنجامێندێک و ئەو خەڵک ژماری خۆجارێکە دی بڕەون و دیسا ڕوو دکەنا پەنابەری و تایبەژی لە هەرمی کوردستان عێراقی. بەڵێ خۆڵەتە زەڵال بوو دەخلێ شەمۆ گەلەک سپاسی بۆ دەمات. سپاس بووە. بەرێ بەفرا و زانیژی ینی وەکە خلژی گوت براسیژی تەنێ خەلکی سڤیل لە وان ناوچەیان باج و دەریبەیە وان شەران و وان پەفچونێن دناوێنە هێزن جورە و جور دەدەدەن. بەڵێ ساڵح هەواڵ و راپۆرتی دیکەمان هەیە لەسەر ناوچەکە راپۆرتێکی دەنگی ئەمریکامان هەیە کە لەسەر تورکیا بەڵام پێش ئەوە راپۆرتەکە باس بکەین ناو بڕێک وەرەگرین و دەگەڕێینەوە لاتان. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. تورکیا یەکێکە لەو وڵاتە دەگمەنانەی جیهان کە لە ئیستادا فڕۆکەکانی رووسیا دەتوانن بە ئاسمانیدا بفڕن و ئەوانەی کە پاسپۆرتی رووسیەشان هەیە دەتوانن بەبێ ڤیزا سەردانی ئەو وڵاتە بکەن. ئەمەش ئەو وڵاتەی کردووە بە شوێنی سەرەکی بۆ ڕووسەکان کە یان دەیانەوێت لە سەرکوتی پوتین خۆیان ڕزگار بکەن یان بۆ دەربازبوون لە کاریگەری سزا ئابوووریەکانی سەر رووسیا. پێکەوە راپۆرتێکی دەنگی ئەمریکا لەم بارەیەوە دەبینی. ئاندرێک و ئەڤەن نەناوێویە درستیە دەگەل هەواڵێکی ڕووسی گوژ رووسیای ڕەویە چایە ڕووسی و تاما مالێ دەدت چێدکن و ڤەدخن. مەهابۆری ئاندرێ ji ber گوتگوتکên گودê leşkeriya bizorî li welatî dest pê bikit û bêta ferskirin Revyaya û hatiya Tirkiya. When I received that news that there can be conscription, دمان بهیست کو دê leşkeriya bi zorî bikim min tinê du dem ji mêr hebûn ku tiştên xwe amade bikim û derkevim. Ez gelek kesan dinasim ku hewl didin ji Rûsya derkevin. Polîsan dest pê kiriye pisyara ji wan dikin ku çima ew derdikevin. Min İstanbul helbijat ji ber ku ne gelek dûre û min hindek şehrezayîl ser vî bajêrê hene. Min hindek heval wê derê hene ku Rûsî jî dizanin. I can hear Russian language just everywhere. ستانبول bi Rûsyayê re xwedî têkeliyên dîrokî ye û kevneşopiya hêvandariya Rûsyan heye ku ji ber girî û aloziya welatê xwe derdikevin. Di heman demî de Tirkiye yek ji wan çend welatên mayî ye ku firokeyên Rûsî dikarin lê bifirin û rêwîtiya bê vîza pêşkêş dike. Ku ji bo Rûsyan ciheke emîn û navdar e û ji wêrê xwe digihînin welatên Ewropî. I read the news and I think that the borders will be closed. من û çe xwendin û min bawer kir sinûr dê ê negirtin. Ez bawer dikim ev e derfeta min ya dumahiye ku ji Rûsya derkevim. Tu gelek bi sanahî dikarî ji Rûsya biçî Ewropa. Li destpêkê biçî Istanbulê û dîfra berew Ewropa. Ez gelek hevalan li welatên dî dinasim. Seferkirin û biryardan nevegerneve. Just travel and then decided not to go back. Gelek Rûsî niha li Tirkiyê mal û milkan dikirin. Ev yek jî derfetek baş e bo wan da ku samanên xwe ewle bikin. Her wesa nasnameya Tirkî jî werdigirin. Ji bo kompaniyên kirîn û firotina mal û milkan li Tirkiyê ev e demekek gelek baş e. Heta dûrxistina Rûsyayê ji ber bendkirina veguhastina pereyên dîjîtalî çi astengekî wesa çênekiriye. Da ku ew nikarin xaniyan bikirin. Kesên ku li bernameyê nasnamebûnê digerin, napitir bi kirîna milkan li Stenbolê mereqdarin. Van rojan ji ber berbendkirina veguhastina pareyan, xelek asê mayne, lêrekên dî hene, bi taybetî wekû pareyê kripto. Gave ji baştirîn rêgan e bû veguhastina pareyê xwe bû Tirkiya. Andrê dibêjit wî plan hene biçte Ewropa û jiyanek nû li wêrê dest pê bikit. Lê hizr û bîrên wî herdem bi malbat û welatê wî rene. I'm thinking about them every day and I'm making calls and I'm writing them almost Ez her roj hizra malbata xwe dikim û peywendî wan radanim. Bi rastî min divêt ez wan ji Rûsya derbixim yan jî hîvîdarim ku Rûsya biguhere. Ez neşên bêjim kadê çend vekêşît ji ber ku niha wekî salên yekêtiya Sovyetê xwe ya dike ji bo min mirina Rûsyayê ye. For me it's like death of Russia.
gelek Rosî niha li Tirkiyê malûmilkan dikirin. Ev yekjî derfetek baş e bo wan da ku samanên xwe ewle bikin. Her wasa nasnameya Tirkî jî werdigirin. Ji bo kompaniyên kirîn û firotina malûmilkan li Tirkiyê ev e demekek gelek baş e. Heta dûrxistina Rûsyayê ji ber bendkirina veguhastina pereyên dîjîtalî çi astengekî wesa çênekiriye. Da ku ew nikarin xaniyan bikirin. بله بینر هجار وکو د راپورت د جدید ترکیه د دمن داویده بویا پناهگاه کی جبو گل کارساز و اولیگارکن روسی کو دخوازن ج جزاین ولاتین روج اوا برون و نها ولاتین روسی به ویزا درباسی ترکیه دبن جبو اگاهی بهتر د درباره دا نه افکار من özlem yasak j navanda nûçeyan yûnçeyên dengê Amerîka bi meraya dem baş özlem çima Tirkiye van hêsankariyan ji karsazên Rûsî ra dike. Belê Salih em dikarin bêjin em pispor dibêjin û çavderên siyasî dibêjin ku sedema yekê ya Tirkiye rewşa aboriya wî ye û her wiha têkiliyên di navbera Tirkiye û Rusya û her wiha Ukrayna'da ye. Baş e özlem yani ev yek ji bo Tirkiye yani dualiye biz wek şûrekî du deve yani gelo qezenca Tirkiye divê derbarê de çi ye û xeteriyekê jî yani metirsiyekê jî bo Tirkiye çê nake bi taybetiya û endameke NATOyê. Belê bi rastî Salih li gor raportên navneteviyî û li gor çavderên siyasî gelek xeterî ji bo Tirkiye heye lê ka em bêjin berjevendiya Tirkiye ya serekê çi ye wekî hûn dizanin Tirkiye ji ber enflasyona herî zêde ya di 10 salan de rûbirûyê krîzek aborî ya gelek giring û kûr e û dixwaze ji aliyên de hem ji veberhaneyên Rusya û hem jî ji turizma Rusya sûdê vegre û rewşa alîkariya rewşa baştirkirina Tirkiye bike û wekî têzanîn ji aliyê din ve Tirkiye çekan bi taybet jî dronan difroşe Ukrayna û ev jî dehatek gelek giring gebo Tirkiye ku dema ku rewşa aboriya wî hûsa xirabe lê pispor dibêjin ku di vê demê de ne niha tevî ku welatên Rojavayê ji bo niha bertekek tund nîşanî Tirkiye nadin lê ew ê di pêşê rojê de ev binpêkirina toleyên Rojavayê ji bo Tirkiye bibe sedemên gelek giran û ji ber ku pispor dibêjin û baldikşînin ku ne pejirandina toleyan û binpêkirina toleyan di navbera wan de ferqek mezin heye û krîza Halkbank baş e özlem yani niha divê navberê de yani em bibêjin em Amerîka yani Amerîka çi dibêje divê derbarê de eger hatû ew bu diyardeyek yani derbasbûna karsaz û olîgarkên Rûsî bo Tirkiye bû diyardeyek bû em bibêjin bazar tijekkirin wê demê Amerîkî û taybetî em dizanin di serê wan welatan de ku ceza danîne ser wan olîgarkên Rûsî Amerîka çi dibêje divê? Belê ne tenê Amerîka lê bi taybet Amerîka û tevahiya welatên Rojavayê yên Ewropî jî gelek eleqedarê vî toleyên de jî Rusyayê ne ji ber ku pispor vê yekê bi taybet jî pisporên Amerîkî vê yekê bi bîr dixînin ji ber ku Rusya ji banka sîstema banka navneteviyê hatiye qedeqê kirin û lê dîsan jî Tirkiye va toleyan binpê dike û sîstema Belê özlem xalate zelal bû özlem yasak ji navenda nûçeyên dengê Amerîka gelek spas. Gelek spas. بەڵە ساڵە هەل لەم بارەیشەوە ماوەی پێشستا سەرۆکی ئوکرانیا زەڵەنسکی ڕخنەی لە تورکیا گرت سەبارەت بە ئەوەی کە ڕووسەکان دەڕوەنە ئەوێ بۆ دەربازبوون لە وەک باسمان کرد کاریگەری سزا ئابوووریەکانی ئۆروپا. وێ بەس جبیر مەکە ترکیێژی ئەو باڵانسا شێکریە ترکیێژ ئالیکیدا یاریکاری یاریە مژن بە ئەوەیەکی تونل دژی رووسایە لێ ئالیکاریە لەشکریژی پێشکەش بۆ ئوکرانیای ئەفژی خاڵەکەەوە منێک مژارە دنی گرێدایی بە ئەمریکایژی هەنا لێ پشتی وێ ناڤڕێ ئەم دیگەرن. چاوی واشنگتن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. تێ
به چاوەڕێکردن کۆ یەدەکا فدرالیا ئەمریکایە ڕۆژا چارشەمێ ji بۆ ڕوبەڕووبوونا هەڵاوسانê ئەنکۆ ئینفلاسیۆنê ڕێژەیە فایزê bi nirxa nîvyek ji sedî ragihîne di demekêda ku hejmareke mezina aborînas niha ditirsin ku welat ber bi paşketinên aborî ve biçe. Bi vê bilindkirinê re dê rêjeya armanca piştgiriya darayî ya federal ji sedî 0.75 bike ji sedî yek û dê bibe yekem zêdebûna nîvyekê ji sala 2000 ve. Di nîvê adarê de Fed rêjeya faîzê ya pîvana xwe ya ji sedî 4 yek zêde kir û gihîşt asta ji sedî 0.25 heta ji sedî 0.5. بە پێی ناوەندێکی زانستی جۆن هۆپکینز ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر لە 81.5 میلیۆن حاڵەتی پشتڕاستکراوی کۆڤید-19 تۆمار کردووە و ژمارەی ئەو کەسانش کە بەهۆی ڤایرۆسەکەەوە تاوەکو ئیستا گیانیان لەدەستداوە 994,000 کەسی تێپەڕاندووە. هەروەها بە پێی داتاکانی ئەو بنکە زانستیە زیاتر لە 574.81 میلیۆن ڤاکسنی کۆڤید-19 تاوەکو ئیستا لەسەر تاسەری ئەمریکا لە خەڵک دراوە. جۆرەی نوێی ڤایرۆسەکە واتە ئۆمیکرۆن بە خێرایی دووبارە خەریکی بڵاوبوونەوەیە لە ئەمریکا و ئەو بنکە زانستیەی جۆن هۆپکینز دەڵێ ژمارەی حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسەکە تا دێت بەرەو زیاتربوون دەڕوات. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ساڵح راپۆرتی دیکەمان هەیە لەسەر ناوچەکە و با بڵێن لەسەر عێراق و مووسڵ. بەێ بفرا بەرێژمە بە حساوەیەکی کردبوو ینی شەڕێک کول هەرێمێت بێ بڕاستی سڤیل تەنێ باجاوێ دەدەن و گوندێن سڤیل تێنە وێرانکردن و هەتانەهاژی پشتی ئەو قاساڵی شەرێ داعشێ هین چێ نەبوونە. گوندی حەبەش لێ باشوورێ مووسڵێ کۆ داعشش خۆرا کردبوو بنگەها بوهایەکی گران دەدا دۆرپێچکردنا باژارۆکێ ئەمەرلی کۆ دۆرە 10 کیلۆمەتران لە دووری مووسڵەیە و دێ ساڵە 2014 بە ژعالیە جیهادیان وهاتبوو کۆنتترۆلکردن. نها پشتی 8 ساڵان وێرانی ئەوی گوندی هین وەک خەمایە بهتر ئاگاهی وێ راپۆرتێدا. لە پاش تێپەڕینی 8 ساڵ بەسەر شەڕی توندی نێوان چەکدارەکانی دەوڵەتی ئیسلامی حکوومەتی عێراقی هاوشەوەی گوندی حەبەشی سەر بەناحی ئامەدی و زۆر شوێنتر لە عێراق خانۆ ڕووخاوەکان وە خۆیان ماون و دەستی ئاوەدانیان پێنەگەیشتووە. ژیانکردن لە نێو دار و پەردوو خانی و ڕووخاوی دوای شەڕدا. سوپاس بۆ خوددا ئەومان هەیە 3 ڕۆژ جارێک دێتەوە بەڵام بەخوا خانوەکەمان وێرانەیە ئاو هەواش زۆر ساردا. گوندی حەبەش یەک لەو گوندە زیان بەرکەوتوانە بووە کە داعش دەستی بەسەرداگرتووە بۆ هۆکارش لە کاتی ئازادکردنی زیانی زۆری بەرکەوتووە. هەرچەندە حکومەت سەرکەوتنی خۆی ڕاگەیاندووە بەڵام وێرانەکان وە خۆیان ماون. ڕێکخراوەکان هەنوو کار دەکەن لە بواری دۆزینەوەی کار بۆ بێکارەکان بەڵام وەکو پێویستیە ئەم ناوچەیە وێرانەیە و ستەمیان زۆر لێکراوە پێویستی بە گرنگی پێدانە لەلایەن هەموو لایەکەوە. هەر کوێی ئەم گوندا دەبینی وێرانەیە بەڵام خەڵک لە ناچاییدا تایدا دەژین. ئەم پیاوە خاوەنی 5 منداڵە و ژیان لە خانوویەکی داروخاودا بەڕێەکە. هیچ شتێک نییە نەکارەبا و نەماڵ و حاڵ و نە ئاوادانکردنەوە نە ئەیشێکیش هەیە بیکەین. قوتابخانە لەم گوندەوە زۆر دوورە بەڵام خوێندکارەکان ناچارن. قوتابخانەکەیان وێران بووە. کاتی هەڵبژاردن پاڵێوراوێکی پەرلەمانی عێراق سۆزی داوە قوتابخانەکە چاک بکاتەوە. ئەندامێکی پەرلەمان هات بۆ ئێرە وتی ناوچەکە ئاوادان دەکەینەوە هەر هیچی نەکرد. ئەوە حاڵی قوتابخانەکەیە بە داڕوخاوی ماوەتەوە منداڵەکانمان بە پێ بۆ قوتابخانەیەکی دوور دەڕۆن. ئەو ڕۆژە منداڵێک ئۆتۆمبیل لیدا. لە دوای نەمانی شەڕی داعش ئەم ناوچە سونی نیشینانەی عێراق کەوتونەتە بەر بەرداشی چەکدارە تونڕەوەکان و میلیشیا شیعەکان
بە پێی راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش کە لە ساڵی ڕابردوودا بڵاوی کردوێتەوە ئاماژەی بە مەترسی بەرپرسە سوونەکان کردووە لە بەرامبەر میلیشیا شیعەکانی سەر بە حکومەت کە بەردەوامن لە دەرکردنی سوونەکان لە شوێنەکانی خۆیان. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. بەهۆی کێشەی ئابووریەوە خەڵکی قامیشلو بۆ دابینکردنی پێداویستیەکانیان بۆ جەژن پشتیان بە هاوکاری ئەندامانی خێزانەکانیان بەستووە کە بە زۆری لە دەرەوەی وڵات و لە هەرێمی کوردستان و ئەوروپا دەژین. زانا عومەر پەیامێری دەنگی ئەمریکا لەم بارەیەوە راپۆرتێکی بۆ ئامادە کردوون. کردین سوریه یین کوچبر ل اروپا و هریما کردستانه مهانه آلیکاریا دراوی به خزمن خو یین هندری ولات دادکن جناب ناوی الهام عبدالقادر یک جوان کسانه گو با آلیکاریا وان پریان خودرمان دکه شدنگ امریکاره تکز دکه گو بیوی آلیکاریا دراوی او نکاریبو دبارا خو بکه واس خو پی درمانات کرم درم سر تختور فقير معاشي ما 5000 وترى مناك نجبا عالمي بانا في جاريتي ديج مرتشين ولازنکم درمانی خوب کرد. بریا اوفیسن راگوهستنه کوچبر آلیکاریج مالباتن خوره دشینن. خدانین اوفیسان دبیجنگو اف پره باندور یکسر سر جیانا ولاتیان دیکه. احمد حفتارو گو خودی یک جوان اوفیسن راگوهستنو و گوهرتنا دراوانه لباجار قامشلوی دنگ امریکاره دیار دیکه گو دوج ادرن سرکه هنه. هریما کردستان عراقی و ولاتن اروپا هنه. و تکز دیکه گو نزیکی 6 صدیج خلق قامشلوی سودا یکسر جوان دراوان دبینن. يعني مثلا مالباتك زيارة $100 بينج عائلانة معشي قدبن بيج كي بلقي بيروجيانا وانا كي تشكري دبي تش معيشة وانا دبي فاجة سادي شيست بحقي يعني بقناعتي من سادي شيست ايبو باندوريخو الروجابا عبوريد كي بحولاتني بتشوك واني قجدار باتين لآلیه کیدن پرین گوش دروتین باندوره لسر تفگرا بازاران دیکه کرین و فروتن حتی راده که پرتر دبه موفق خودیه دکانه که جلانه لبازارا قامشتویه جدنگ امریکاره داخیانه کرنگو پرین دروه باندوره لسر تفگرا بازاره دیکه لیند آسته که بلنده جبرگو نه هر کس پر جوان رتیم حوالاتنا بازار وحركة سريع بتشكي تشيد بيه يعني خاصة المناسبات هذا كالية مناسبات تشيد بيه بس وكيدن دي سهر حركات ضعيفة يعني دخل الفرد من ملات مثلا بشكل عام يعني نقو دخلي مظنة مثلا حركة مستمر بها بيه حركة محدودة ولو انه جدرفة نشر كثيرتي تفیگو نرخ لیره سوری برانبری دراوین بیانی کتیه لی اف پره دمیننگو آلیکاریا خلقیت کرد. لگوری خودی اوفیسه که راگوهستنه لسر اصلا باکور و جلات سوریه نزیکی 300 اوفیسن راگوهستنا دراوان هنه. بریا وان اوفیسان روزانه نزیکی $150,000 در باسی هرم دوه. لگوری همان جدری گو 600 جنشتجهن هرم کردن سوریه بسایا آلیکاریا دروه پیدوین سرکه ین جیانی دابین دکن. زانا عمر دنگ امریکا جان کیسی زیاتری 40 ساله لی تاخک باجار نیویورک موران چیدی که او دبیجه وی 16 سالی خو و حز دکر کاری کی وها یعنی چکرنا موران بکه لی و دمه او آلاف نبون فروشگاه کیسی یا موران تا که فروشگاه لی نیویورک که وان جور موران چیدی که پامنر ملور آگاهیم بهتر هنه به پشوچوین تکنولوژی را پیشکاری هاته گوهارتن و گلک تشی مخابن جهول رابون لیدی ساجی هن پیشکار هجی هول ددن کو کار او هنر خو لسر پیا بگرن. وک میناک جان کیسی جه 40 سالان زدتره ل نیویورک لتاغا اسویلجی به دست خو انگو باوی کمن کار مورد که. تایبتمندی مورین جان اوکو او مورین خو به تپیک و پلاستیکان چیده که. دما کو از 16 سالی بوم من حز دکر کو از وی کاری بکم. لیجی بوی کاری من علاوه پیوست به دست نخستن. وی دمی کمپانیین که او کار دکرن ماکینین بها به کارتینان. لی من ندازانی که تودکاری وی کاری به ماکینین ارزان جی بکی. کسی که وساجی تمالباتا من دا تنبو که بیجه من که هم بنیرین او کار چوا تکرن. جان دماکو 16 سالی بو لی ایرلاندایی دجیا. جخوا او به اصل خواه ایرلاندیه. جبر سدماکو ماشینان نبینه 12 سال رادوسته. و پاشه جی کوچا امریکایی دکه. جان دماکو تی نیویورکی جاره کدن دکه و پی وی کاری. So it took me 12 more years to find machinery. گوتنا من اوکو 12 سال پاشی من دید که از دکارن وی کاری به ماکینین ارزان جی بکم.
من تفی تاخدا ماکینه که ارزان به دست خست و خودی ماکینه تناو نیو دنجی مردا نشان من دا که چاوا دخبته و پرتوکه جی دامن جوه روژه ایره و از هشتاجی فرده به Can buxe moran dizayn dike. Lê eger müşteriyên wî daxwaz bikin, ew dikare dizaynên kirdêran ji bo wan bixe logo jî. Her wiha di teknîka John da hûn çi xwaz daxwaz bikin, dikarin wêneyan û rengan biguherînin. And the coffee people tell me هنه کس کاری جمورین پلاستیکان گلک حز دکن مروین کو کاری قهوه دکن جمرا دبیجن دما کل سر فنجان قهوه مورک هبه مروین هبستر گلک دلشاد دبن دچه خوشیاوان نزانم راست آنجینه لتشتک شیرینه Can dibêje karê moran dimire. 20 sal berê li Manhattanê nêzî 30 kompaniyên morên plastîk hebûn. Lê niha yek tenê maye. Dikanên wek dikana wî jî hemû hatine girtin. Niha tenê dikana wî li bajarê New Yorkê maye. Min jî jê pirsî ka ew çawa li ser piyan dimîne. and I'm relatively good with the graphics. از کاری گرافیکی گلک باش دکم او من لسر پیان دهیله هر وها دیزاین من جی جور به جوره یادن جی از مروه که ناسکریمه از دبیجم حوالین خواه از تتاخ مدا مروه که نافدارم او از لهنگ میجی خواه بخوامه Can piştî çil salan zêdetir hê jî ji karê xwe gelek hez dike û pîşekarekî rûkene. Ger rojekî rêya we jî bikeve New Yorkê divê serîkî lê bixin. Sinan Tunçdemîr, Dengê Amerîka, New York. بله بفرا وان موران براستی مورن مختارین گنده ما آنی بالا من و داره مختار مورا وی گله کی گرینگ بو وقت سروکک بو اگر او موراج بو پلا رو پلات لیندا دنی کاری بو بچه تده ورا والله بداخه ولا وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاز لەوانە بێ خەڵک گەلێک بیرەوەری ناخۆشیان بۆ ئەوە بێ زۆر کەس بۆ یەک مۆر لەوانە بێ چەند ڕۆژێکی خایاند بێت تاوەکو بتوانێت کارێکی جێبەجێ بکرێت. دەڕۆینە لای راپۆرتێکی سەرنجڕاکێشی ترمان کە بۆمان ئامادە کراوە. ئایهان لە تەمەنی 12 ساڵیەوە خەریکی سپیکردنەوەی فافۆنەوە ئەو دەڵێ ئەو پیشەیەی لە باوکو باپیریەوە بۆ ماوەتەوە. ئەیوب دێمیر پامێری دەنگی ئەمریکا لە ئەنکەرە لەسەر ژیانی ئەیهان راپۆرتێکی بۆ ئامادە کردوون کە پێکەوە دەیبینین. پیشەیە قەڵایە دەدەما کلاسیکدا حتا vê demê were jî êdî ber bi gundabûnê va diçe. Firaqên pêştir bi metalê paxir dihate çêkirin. Lê ev firaq bi tena serê xwe nedihatin bikaranîn. Her wiha bi qelayê û nişadirê dihatine biriqandin. Li Enqerê qelaker Ayhan di 12 saliyê xwe da heta vê demê karê qelayê dike. Ew gava behsa vî karî dike dibêje. Qelakerî ji kalikê min derbasî bavê min û ji bavê min jî derbasî min bûye. 1965 doğumluyum. Tokat. Ez di sala 1965 da li bajarê Tokatê ji dayîk bûme. Piştî ku min dibistana seretayî xilas kir, min dest vî karî kir. Hema 45 sala ku ez vî karî dikim. Di dîroka mirovahiyê da gelek pîşê cî bigirin jî lê pirê wan li ber geşedanên nû winda dibin. Qelaker Ayhan jî hewil dide ku ev pîşe bila tevahî neyê ji bîr kirin. Ez vê derê vê pîşeyê ya ku ber bi windabûnê ve diçe ji nû ve didim jandin. Berê ev pîşe li gundan û kulanan dihat çêkirin. Lê îrû nemaye. Her madem bi tena serê xwe mirov nikare bikarbîne. Jivan yek jî paxir e. Heke paxir di nav agir da were sorkirin bi qela û nişadirê yekser dibiriqe. Yakıyoruz. Aynı zamanda Paxir bê qilayî ji bo tenduristiya mirov xirab e. Ji ber vê jî bi qilayê dibiriqînim. Ji bo vî karî bes qila, nîşadir û agir pêwîst dike. Qelaker Ayhan destê xwe wek hunermendekê bikartîne. Ew him keda xwe dike nav vî karî û him jî hestê xwe dide ser vî pîşeyî ku bila windan e be. Encama karê xwe jî wiha pîşan dide. Şu gördüğümüz yapılmış hali. Herî dayî wek hûn jî dibînin ev bi qila hatiye qelakirin. Êdî ev ji bo tenduristiya me xeter nîne. Em bixwazin vîya dikarin bikar bînin. Her pîşe di destê hostayê xwe da di nû da zindî dibe. Tiştekî kevn dibe nû, tiştekî bêkêr dibe bikêr. Li ber vê jî nîrxên hostaya di civakê da girîng e. Eyüp Demir, Dengê Amerîka, Enqere.
كرد كونكشن ايرو بداويات تا الصبح سلافين فراد فلاحي خالد فتاح هيلين سندي لكنترولي والاستوديو بفراو نوري من صالح دمي جربوا هرشاد لا من يشتوى هرشاد وبختور بن